کۆتا چارەکی 2023 کە ساڵی پێشوە کۆمپانیای BYD فرۆشتنی پێش کۆمپانیای تسلا کەوتۆ کە نزیکەی 500,000 سیارەی فرۆشت بوو کە کۆمپانیای تسلا نەگەیشت بە 500,000 سیارە. ئەگەر بێ ئەو داتا ئەو ژمارانەی کۆمپانیای BYD بینی لە 2019ەوە بەراوردی بکە تا ئێستا دەبینی هەموو ساڵێ جارێک تقریبەن ئەگەر ژمارەکە دەبڵ نەبێتەوە شتێک لە دەبلی کەمتر نەبێتن. ئیتر بۆیە کۆمپانیای BYD بەپێی ئەو ژمارانەی کە فرۆشتیتی ساڵ بە ساڵ ئەوە دەبیتن. ئیتر بۆیە لە 2023 نزیکەی 2 ملیۆن سیاری فرۆشتووە. ئەگەر ساڵی پێشوی تەماشا بکەیت نزیکەی 700,000 پێشوی نزیکەی 300,000 بۆی هەموو ساڵی جارێک ژمارەکەی تقریبەن دەبڵ دەکاتەوە. بەس یەکێک لە کێشەکانی تری سیارەی BYD و زۆربەی سیارە سینیەکانە کە ئەویش ئەوان بە درەنگتر هاتوونەتە ناو بازاری سیارە بە بەراورد بە ئەملاقەکانی بازار وەکو مەسەرەن تۆیۆتایە، نیسانە، براندە ئەڵمانیەکانە یان براندی وڵاتەکانی ترە کە نزیکەی 100 ساڵە سیارە دروست دەکەن. کۆمپانیەکانی چین تۆزێک ئەو کێشیان هەیە کە ئەویش کێشەی نەقڵە لەبەرەوەی گواستنەوەی سیارە یەکێکە لە شتە هەرە زەحمەتەکان کە ئەویش بە شتە هەرە ینی کە پارەی زۆری تێدەچیتن و تۆزێک معقدە دروست چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئەویش کێشەکە چۆن چارەسەر دەکرێت؟ ئەویش بە نوع باخیرەیە کە پێدەن ڕۆڵ ئین ڕۆڵ ئاوت. تاوان ئەو ڕۆڵۆیەتی ئەو باخیرە پێکاتوە هەوڵ دەدەم ڤیدیۆتان بۆدامێم ئەو باخیرە لە چی پێکاتوە لە باخیرەیەکی گەورە نزیکەی 200 مەتر درێژە نزیکەی 13 تابقە 36 مەتر پانە. ئەو باخیرە پێکاتوە لە چەند تابقەیە کە سیارە لە شوێنێک دەستنە ژورۆ لە شوێنێکتر دێنە دەرەوە. هەموو سیارەکان بە شێوەیەکی تایبەت دەبڕابجیرێن و سیارەکان دەبەسرێنەوە بە ئارد یان بە هەر شتێک لەناو باخیرەکە بۆی سیارەکە نەجوولێتن لە کاتی ئەوەی کە شەپۆلی دەریاویان شەپۆلیەوە. ئەو باخیرانە نزیکەی 760 باخیری هەیە لە هەموو دنیاە. حسەی سین لەو باخیرانە 80 باخیرەیە. لەو 80 باخیرەش 10 باخیرە دەتوانی زەریاکان ببڕێ ینی بۆ دووریەکی زۆر درێژ سیارەی پێ بتوانانی بار بکەیت. ئەوە کاینتر ناتوانانی زۆر بیگوازوت چکە باخیرەکان تەمەنیان کەونە و هەروە تەکنۆلۆژیان کەونە. ئێستا لەوانەیە یەکە گەندێکتان پرسیارەوە بکەن بڵێن بۆ باخیری وا دروست ناکەنیان ئەو باخیرانە بۆ ژمارەیان کەمە. چونکە یەکشتان پێ بڵم گەشە سندنی دروستکردنی سیارەی کارەباوی دروستکردنی سیارە ئێستا لە دنیا زۆر خێراترە لە گەشە سندنی دروستکردنی ئەو باخیرانە. ینی بۆ نمونە ئەگەر باخیرەیە کە کاتێکی زۆر خیاڵی دەوێت کە پارەی زۆر خیاڵی دەوێت تا دروست دەکرێت چەند شەریکە لە گەشەی خۆی دەبێتە 2 قات و 3 قات و 4 قات. ئیتر بۆیە دائیمەن ئەو میزانە ئەو هایلێ دێتن ئەو لە زۆر سیار دروستەکە ئەو لە ناتوانانی باخیر دروستکە بۆیە مشکلی نەقل دروست دەبێتن. ئیتروی لێدێ ئەو کۆمپانیای سینیانە دەبی بچن ئۆردەری ئەو باخیرانە بکەن چەند ساڵێک چاوەڕێکەکەن لەمان کاتیشدا یان بچن باخیرە بەکرێ بگرن. بۆ نمونە بۆ هەر ڕۆژەکی نرخی گەیشتۆتە 100 ینی تقریبا 115,000 دلار 120,000 دلار بەس کرێ نزیکەی 12 دەفتەر ئەگەر شەریکەیەک بەکرێ بگریتن بۆی بە سیارە نەقلکە بینە پێسای خۆ ئەو باخیرانە کە خێرایەکی زۆر ئەو تۆشان نییە کە تۆ پڕی دەکەی نزیکەی 7,000 بۆ 9,000 سیارە دەگری کە پڕی دەکەی بۆ نمونە سین دەیگوازیەوە دەتوێ بیبێ ئەمریکا بەناو ئەو هەموو زەریانە و دریانە دەڕات چەند کاتی دەوێت هەر ڕۆژێ چەند پارەی ئەو نەقلەیە و ئیتر ئەو پارەیە دەچێتە سەر نرخی سیارەکە و سیارەکەی گران دەبێ و ناتوانانی ئەو کۆمپانیانە چکە تازە ناتوانن ڕکابەری کۆمپانیای گەورەکان بکەن چکە کۆمپانیای تازە بە دووشت دەتوانی ڕکابەری کۆمپانیای گەورە بکە کە خەڵک لی شارەزا بۆیان خەڵک لی تێدەگا ئەویش نرخ دومیشت مواسفات ئۆکەی مواسفاتیە بەسکە نرخەکەی مناسب نەبوو نرخی وەکووان بێ و خەڵک دەچی توێ تا دەکرێن خەڵک دەچی مارسیز دەکرێن ناچی براندێکی سینی دەکرین. من ڕام لێرە لەسەر براندەکەی نییە کە خراپە یان باشە. ئیتر بۆیە زۆربەی کۆمپانیەکان کۆمپانیای BYD کۆمپانیای سایک مۆتۆرس کە خاوەنی چەند براندێکی سیارەی سینی ئەوانە زیاتر لە چەند باخیرەیەکیان ئۆردەر کردووە بۆی بتوانن پێش ئەوە بکەونەوە ئەو کۆمپانیەکانی تر و لە هەروە کۆمپانیای سین زۆر هەوڵیدا کە پار ببێتە یەکەمین وڵات کە زۆرترین سیارە بنێتە دەروی ئەمریکا دەرەوەی سین ببورن پێش یابان بکەوێتەوە. لەگەڵ ئەوش نەیتوانانی یابان نزیکەی سەر و 5 ملیۆن سیارەی شحنی کردە دەرەوە. سین تقریبان گەیشتە نزیک 5 ملیۆن بەس نەیتوانی پێشی بکەوێتەوە. ئێستا ئەویشتان بۆ باز دەکەم بۆ نەیتوانی پێشی بکەوتەوە. ئیتر ئەو کۆمپانیانەی وەک پێم وتم BYD و سایک و ئەوانە کە دەچن ئەو سیارەیە بەکرێدێک ئەو باخیرە بەکرێ دەگرن ئەوەی لێ دێتن کولفەی شەحن لە هەموو دنیای گران بێ. ئیتر ناچارن سیارەکە گران بفرۆشن کە گران دەبی بە جدی تەسیر لە فرۆشتنیان بە تەواوی دەکاتن. بەس کێشەکە چیە؟ ئێستا کە داوای ئەوەیان کردووە کە بۆ نمونم ئەوە باخیرەی تازە ئەوە چەند ساڵێکی دوێت تا دەگاتە دەستیان لەوانەیە نرخی کۆمپانیای سیارە سینەکان هێشتا مناسبتر بێ لەمان کاتیشدا بتوانانی ڕکابەرێکی سەرسەختی بۆ تۆیۆتا نیسانە هیۆندای هەر براندێکی ترە چکە ئەوانە بێزگەلەوەی کە قووەت
راپتەکی دروستکردنی بەرهەمهێنانی ژمارەیەکی زۆری سیارەیان هەیە لە ڕۆژێک و لە ساڵێک و لە مانگێک بێزگەلەوەی ئەوانە وەکو بڵێ جێیشێک بەس ئەوەیان هەیە وەسیلە و ڕێگا و باخیرە بۆ گواستنەوەی، یعنی ئەوانەی ئەحتیمال لەسەر شەریکەی تر ناکەن بۆی سیارەیان بگواستەوە، زۆربیان باخیریان هەیە و لەمان کاتدا کە تۆ دەگەی مستەوایەک بۆ نمونە دەگەی مستەوای تۆیتا ئەو شتانە ئەو شتانێک کە پێویستە بۆی سیارەکە دروست بکەیان سیارەکە نەقلکەی زۆربەی خۆت معمەلی بۆ دانیان زۆربەی خۆت دروستی دەکەی بۆ ئەوەی کۆستی هەرزانتربی لەسەر تۆ بۆی بتوانانی خێرێکی زیاتر بکەی و پرۆفیت مارجن کە پێی دەڵێن هەمش ڕەبح بە عەرەبی بالضبط بە کوردی نازانم، یان بۆ نمونە تۆ شتێک بە $10 دەینی بە $20 دەیدەی تۆ پرۆفیت مارجنت بەرزە، ینی ئەوە سەقفی قازانجت بەرزە، ینی $10 تێ، ینی ئەگەر $10 تێبی تۆ دەستت کراوەترە بۆی بتوانانی ڕکابەری هەموو ڕکابەرەکانت بکەی نێڵی کەس فرۆشتنی هەبی وەکو تۆ. لەمان کاتژدا ئەگەر بزانی کەسیش ناتوانێت ڕکابەریت بکاو سەقفی قازانجیشت بەرزە تقریبا دوو قاتە، ئیتر هەر ئەم سارەکە نایمە خوارەوە، ئیتر قازانجەکەم دەبتە خەیاڵی ئەو کار بە 1-2 ساڵی بەقەدەر ئەوەی وابی 10 ساڵی کۆمپانیاکانتر قازانجم کردبێ. ئیتر بۆیە ئەو کۆمپانیا زەخمانە ئەوانە هەموو شتێک هەوڵ دەدەن خۆیان دروستیکەن لەناو معمەلی خۆیان نەقلەکە بکەن بۆی هامشی ڕبحیان بەرز بێ، ینی سەقفی قازانجیان بەرز بێ، زۆر بەرز بێ بۆی بتوان هەم ڕکابەری بکەم هەم قازانجەکی زۆر بکەن. ئیتر لێرەوە کۆمپانیا سینیەکان لەناو ئەو گرێنە ئایا دەتوانن لەو گرێ دەربچن یاننا ئەوە ڕۆژگار پێمان دەڵێ کردبی تاوڕێکن ئایا ئەو کۆمپانیا سینیان دەتوانن جێگرەوەی ئەو کۆمپانیا براند و تەقلیدیانەی ئێستا بنیاننا. هەروەها هەندێک کۆمپانیای سینی هەیە ئەم وەک بەخۆم BYD یەک دووەکی ترە GAC ئەوانە مستەقبلێکی زۆر عەجایبیان هەیە لە زۆر ڕۆوە زۆر پێشکەوتونە، بەس هێشتا کاتی دەوێت، هێشتا زۆر شتی دەوێت بۆی بتوانێت خەڵک بەدەست بێنن. لەمان کاتیشدا پێویستیان بەوەیە کە ئەو وەکیلانەی کە لە وڵاتەکانن وەکیلی باش بن. ئێستا لای خۆمان زۆربەی براندە سینیەکان وەکیلەکانیان لەو باشانە نینە، زۆربەیان نەگەیشتونەتە ئەو ئاستەی کە بتوانن خەڵک ڕابچێشن، ئەوانیش بە نەوعەک لە نەوعەکان لە خەڵک دەکەن وەکو وەکیلی براندە بەناوبانکانی توێتا و مەسەڵەن نیسان و هەرچی براندی ترە هەر یەکە بە تەکنیکێکی تر فێڵ لە خەڵک دەکاتن و خەڵک بەبێ هەست بەخۆی بکاتن. ئەوە بە خێرای وتم بۆتان باز بکەم کە شەحن بۆ گران بۆ شەحنی سیارە ئەو یەکێک لە هۆکارەکان تەبان هۆکار زۆرە، ئەم باسی هۆکاری سیاسی و هۆکاری عسکەری و هۆکاری اقتصادی زۆر شتی تر هەیە، بەس من ویستم باسی ئەو هۆکارتان بۆ بکەم کە میکانیزمی گواستنەوەی سیارە چۆنە و لە هەر کاتێکدا کە براندێک سیارێک دروست دەکاتن چۆن ئەو سیارەی لەو قاڕە دەباتە ئەو قاڕە. هەروە لایکی ڤیدیۆیەکە لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چەناڵەکە. خواتان لەگەڵ.